خەباتەکانی مامۆستا ئیبراهیم ئەحمەد لە بواری دادوەریدا لە بواری دادگادا مامۆستا ئیبراهیم ئەحمەد چۆن توانوێتی کە پارێزەرێکی ڕاستەقینەی مافەکانی خەڵکی بێت کە تێیدا ئەو لە ڕێگەی نووسینەکانیەوە هەڵبەتە پارێزگاری لە خەباتی نەتەوەی کوردستان کرد بەڵام بە پراکتیکیش بە حەقیقی خۆی پارێزەرێکی کوردستان بوو کە لە ڕێگەی دادگاوە لە ڕێگەی کەیسەکانەوە توانێتی کە پارێزگاری لە چینی چەساوە چینی جوتیار ئەو چینانە بکات کە لەلایەن کۆمەڵگۆ پاراوێز خراون. ئێمە ئەمڕۆ گفتوگۆ دەکەین لەگەڵ زۆر بەڕێز بوار نورەدین کە بەڕێز نووسەر و بیبلیۆگرافەرن لەگەڵ زۆر بەڕێز حەبیب محەممەد جاف کە بەڕێزان پارێزەر و نەستەدو لەگەڵمان ئامادەن. سڵاتان لەبێ زۆر بەخێر بن. سڵاو کاتتان باش. پێش ئێوە لەگەڵ مامۆستادانە بەسمان لە خەباتەکانی مامۆستا ئیبراهیم ئەحمەد کرد لە ڕووی ڕۆشنبیریەوە ئەو نووسین و ئەدەب و هۆنراوانی کە تاکو ئێستا ناو خەڵکدا هەر بە زیندوێتی ماوە تۆ توانێتی ڕەگەڵێکی گرنگ لە نێوان خوێنەر و لە نێوان نووسینەکانی مامۆستا ئیبراهیم ئەحمەددا دروست کات. لەم تەوەرە ئەمانە باس لە ڕۆڵی مامۆستا ئیبراهیم ئەحمەد کەین لە ڕووی دادگاوە کە تێیدا چەندین دۆسەی گرنگ چەندین کەسی گرنگی لە دادگادا باس کردو پارێزگاری لا چینی چەساوە چینی جوتیار کردەوە. پێم خۆشە مامۆستا سەرەتا لە بەرزتەوە دەست پێ بکەین تۆ چۆن شەرحی ئەم بابەتە ئاکەیت. ڕاستێکی لە باکووری کوردستان کتێبێک دەرچوو لەسەر ئەو کەسایەتیانەی کە لە ڕووی دادگا و پارێزەری و لە بواری پارێزەری و خەباتی مەدەنی و مافخوازی و داکۆچیکردن لە زوڵم لێکراوان لە مێژووی 100 ساڵی ڕابردووی گەلی کورد و کوردستاندا بۆ یەکێک لەو کەسایەتیانەش کە لەو پرۆژەیە نای هاتبوو مامۆستا ئیبراهیم ئەحمەد بوو. بەڵام بڵێن ڕێکخراوی ئیبراهیم ئەحمەد لەبەرەوەی کە ئەو داتا و زانیاریانی ئێمە کۆمان کردەوە لە بواری دادوەری و دادگاکانی مامۆستا ئیبراهیم ئەحمەد زۆرتر بوون لەوەی کە لە کتێبی نابراودا جێگە بکرێتەوە. لەبەرەوە ئێمە شەیەکی سربەخۆ کارمان لەسەر ئەم دۆسیە کرد. مامۆستا ئیبراهیم ئەحمەد پێشەوەی خەباتی سیاسی بکە خەباتی مەدەنی کردووە. یەکەم خەباتی مەدەنیشی بەیەکێک لە سەرکردەکانی خۆپیشاندانی ئەیلولی 1930دا ئەمرێ مامۆستا ئیبراهیم ئەحمەد لەگەڵ فایق بێکەس و ڕەشۆڵە کە دژی ئەو جێبەجێنێکردنی ئەو بەڵێنانە بووە کە بریتانیا و کۆمەڵی نێتۆ یەکگرتووەکان دایانە بە کورد و جێبەجیان نەکردو لە کاتی لکاندنی ویلایەتی مووسڵ لە عێراقەوە. دوای ئەوە قۆناغی دووەمی لە کۆتایی کۆلیژی حقوق لە بەغا لە 1930 لەو کاتەیە ڕیفراندۆمێک کرێت لە سووریا دەنگۆیەکی زۆر بڵاو بێت و دژی کورد قسە ئەکرێت لەسەر ئەو ڕیفراندۆم و بار و دۆقی ئەو کاتە لەبەرەوە ئەو بە پێویستی زانێ و کتێبی کورد و عەرەبەکە بنووسێ. کتێبی کورد و عەرەب بەڕاستی نامیلکەیەکی بچووکە بەڵام لە ڕووی مێژووییەوە ڕەنگە بە یەکەم خەباتی مەدەنی یا بە یەکەم کتێبی زانستی دابنرێتەوە. ڕەنگە کاک حەبیب لە من بێگومان شارەزاترە لەو بوارە لە بواری داکۆچیکردن لە مافی کورد لە ڕووە قانونیەکەیەوە لەلایەنی دەستوریەوە و دوایەوە کە ئەو کتێب بڵاو بێتەوە هەر بە زووترین کات شۆڤێنەکان دەنگۆیەکی خراپی بۆ دروست ئەەکەن و وای لێت کە دەستگیرەکرێت و دادگاییەکرێ مامۆستا ئیبراهیم مامۆستا ئیبراهیم لەسەر نامیلکەی کورد و عەرەب بەم شێوازە ئەدرێ بە دادگا بەم شێوازە ئەو کتێبە ئەو هەرای ئەنێتەوە کاریگەری ئەو کتێبە چی دەبێت کەواری دەترسن لە نامیلکەیەکی چەند لاپەڕەییدا بەڕاستی کۆمەڵێک بابەتی مێژوویی و ماف و مافخوازی گەلی کورد لە نێوان ئەم گەلانەی کە لە نێوان ئەم وڵاتانەی کە گەلی کوردیان بەسەرا دابەش کراوە کە لەو کاتەیە دوای یەکەم جەنگی جیهانی بۆ کورد دابەش کراوە بەسەر تورکیا و ئێران و سووریا و عێراقا بۆ ئەمە کتێبەکە ئەنووسێ بەڕاستی بۆ بەرەنگاربوونەوەی ئەو هەوڵە شۆڤێنیانەی کە ئەیانەوێ مافی کورد بخۆن. ئیتر خۆشی باسی دادگایکردنەکە ئەکراوە بە فیعلی دادگایی ئەکرێت یانی بەڕاستی بەڵام زۆر زیرەکانە ئەتوانێت قسە بکە کە لە تەمەنێکی زۆر کەمیشایە بەڕاستی ئەو ئەزمونەی نییە. ئیتر ئەگەر بە قۆناغەکانی خەباتی مەدەنی مامۆستا ئیبراهیم ئەحمەد بڕێنکەم باشە و دادگایەکان کاک حەبیب زۆرتر قسان لەسەر بکات. دەچین لێ کاک حەبیب هەروەکو مامۆستا وتی ئەو بابەتە دادگایەکان بۆ تۆ دابرین. مامۆستا ئیبراهیم ئەحمەد لە دادگادا زۆر سەرسەختانە بەرگری لە مافی هەژاران کردووە تابێت چینی جوتیار کە ئەو سەردەما چینێکی هەتا بڵێ چەساوە بووە. ڕۆڵی مامۆستا ئیبراهیم ئەحمەد لەم قیسانە لە دادگادا چۆن بووە چۆن توانێتی کە پارێزگاریان لێ بکات؟ وەڵا سەرەتا مامۆستا ئیبراهیم ئەحمەد ڕاستی ینی پارێزەرێکی ئەتیادی نەبووە ینی کەسێک نەبووە تەنها مارەسەی پیشەیە بکات لە پێناوی ئەوەی کە بتوانێت بە پیشەکەی بژی. زۆربەی ئەو دۆسیانەی کە دۆسیەی سەرڕای ئەوە کە دۆسیەکە
قازانجی مادیشی نەبوو مامۆستا ئیبراهیم محمەد بەڵکو خوتورەتیشی هەبوو لەسەر ژیانیە چونکە مامۆستا ئیبراهیم محمەد خۆ بەخشانە ئەو دۆسیانەی کە محامی تر نەیتوانێت بچێتە ناویەوە خۆی لێ دزیوەتەوە کە بە پارەش نەیتوانی بچێتە ناویەوە بە ئەتعابێکی زۆریش نەیتوان بچێتە ناویەوە مامۆستا ئیبراهیم چۆتە ناویەوە یعنی یەکێک لەو قەزیانەی کە مەسەلەن قەزیەی کەریم سۆفیە کەریم سۆفی شوعیەکە کە لە سلێمانی گیراوە بێگومان شوعیەکان زۆرترین محامیان هەبوو لە عێراقا چونکە یەکەم حیزبە یەکەم بزوتنەوە بووە کە لە وەکو حیزبی شوعی لە عێراقا دروست بووە و تەنزیماتێکی زۆری هەبووە هێشتا پارتی دروست نەبووە ئەو کاتە مامۆستا ئیبراهیم محمەد تەنها محامی بووە کە ئەم مامۆستا ئیبراهیم محمەد خۆی بیری نیشتیمانی و کوردایەتیشی هەبوو شوعی نەبووە بەڵام چووە بەرگریەکی سەرسەختانەی لە کەریم سۆفی کردووە سەرڕای ئەوەش دۆسیە جوتیارەکانی ئاوبارە کە ئەم جوتیارانە زوڵمیان لێ ئەکرا ستەمیان لێ ئەکرا وەنان ئێڵە خاوەن مەلاکە گەورەکان هەنێ لە خاوەن دەرەبەگەکان نان ئێڵە قانونی تەسوێ جێبەجێ بکرێ و مافیان ئەخورا زۆر جار ناو عایلەیەکە یعنی ناو عایلەیەکە ژنێک هەبووە کە خزمی پیاوێکی دەسڵاتدار و ناسراوی ئەو کاتی سلێمانی بووە براژنی خۆی بووە نەهێشتووە مافی مێردەکەی وەرگێ مافی حیسەی خۆی وەرگێ هیچ محامێنەی توانی بچێتە ناو دۆسیەکەەوە تەنها مامۆستا ئیبراهیم محمەد چۆتە ناو دۆسیەکەەوە کە چۆتە ناو دۆسیەکەشەوە یعنی چەند جار ئینزاریان کردووە چوونەتە لای وتیانە ئەتعابی ئەو پارەی کە لەو ژنە وەرێری ئێمە چەند قات ئەدەینێ و ئێمە نەتۆ ناسراوی ئێمەی تۆ تێکەڵاوی ئێمەی نابێت ئەو دۆسیە ببینی بەڵام مامۆستا ئیبراهیم وتێتی ئەوە شەرەفی میهنەی ئێمە ئەوە بەرگریە لە خەڵکی چەوساوە و داماوە ئەگەر ئێمە ئینسیحاب بکەین لە بەرگری لەم خەڵکە چەوساوە لە ئەم خەڵکە مافراوە ئیتر خواردنی مافی خەڵکە بێ بە نەرێت لەم شاری ئێمە لە وڵاتی ئێمە بۆیە سوور بووە لەسەری تا گەشتۆتە ئەوەی بە شەو تەقە لە مامۆستا ئیبراهیم محمەد کراوە و هەرایەکی گەورەش لە سلێمانی دروست بووە ڕێوزرا هاتوۆتە سەرخەت وەزیری عەدل متەسەڕیفی سلێمانی نەک لە بەرۆی بەڕاستی هەمویان حەزیان کرۆ مامۆستا ئیبراهیم محمەد لەو تەقەکردنا بکوژرێت بەڵام لەبەرەوەی قەزیەکە زۆر گەورە بووە هەمویان هاتوونەتە سەرخەت بۆەوەی کە قازیەکە چارەسەرکەن ئەنجا سەرڕای ئەوە مامۆستا ئیبراهیم محمەد لە ئەو نامیلکەی کە کارگوار باسی کرد کورد و عەرەبەکە یعنی مامۆستا ئیبراهیم محمەد تەلەبەی زانکۆ بووە بەڕاستی ئەوەی نووسیوە کە چل لاپەڕە بووە هەموو هەوڵێکی داوە لە دادگا و توێتی بەس ڕێگەم دن بیخوێنمەوە کە لە محکەما نامیلکەکەی خوێندۆتەوە چل لاپەڕەکە ئەمەنە جوان نووسیوێتی یعنی ئەوێ زمانێکی منطقی نووسیوێتی دەربارەی دۆسیەی کورد کە پێشتر تۆمەتبارەکە یان و ئەم نامیلکەی هەوڵێکە کە هەوڵێکە بۆ دروستکردنی ڕق بۆ ئینفیسالی کورد لە عێراق ببێتەوە بۆ دروستکردنی دووبەرەکی لە ناو شەعبی کورد و عەرەبە بەڵام کە نامیلکەکەی لە محکەمەکە خوێندەوە ڕئیسی محکەمە نەک ئیتیهامی کرد و ئیدانەی کرد وتی ئەم نامیلکەیە نەک هەر نابێت مەمنوع کردێ ئەم نامیلکەیە دەبێت لە هەموو مەکتەبێکا بخوێنرێت ئەوەندە جوان نووسی بووی ڕئیسی محکەمە زۆر معجبوتی ضرورە ئەم نامیلکەیە دەربارەی بەرایەتی کورد و عەرەب ئەبوایە بخوێنرێت لە مەکتەبەکانی هەموو عێراقا بۆی خەڵک تێ بگەن دوو پێکاتە هەیە چۆن هەڵەکەن بەیەکەوە مامۆستا ئیبراهیم محمەد هەر لەم ڕوانگەوە بەڕاستی لەگەڵ ینی بە قەناعەتی من مامۆستا ئیبراهیم محمەد ئەو شێوازە خەباتەی قانونیی دەستوری مەدەنیە دەستی پێکرد بوو بەردەوام بواە حرەکەی مسلح دروست نەبووایە کە لە ساڵی 60 شۆڕشی ئەیلول دروست بوو کە شۆڕشی ئەیلول نەکرد بڵێن ئێمە بیڵێن حتا کاک مەسعود بەرزانی خۆشی لە بەرگی سێمی کتێبەکەی ئەڵێ ئێمە هەڵەیەکی گەورەمان کرد ئەم شۆڕشەمان کرد ئەبوایە لەسەر خەباتەکەی مامۆستا ئیبراهیم محمەد بەردەوام بواە چکە عەبدولکەریم قاسم بەرامبەر بە کورد زۆر باش بووە بەڕاستی زۆر مافی داوە پێ یەکەم جارە لە دەستوران ناوی هێناوە ئەو خەباتی مەدەنی و دەستوری مامۆستا ئیبراهیم محمەد بەردەوام بواە بە قەناعەتی من ئێمە زۆر شتمان دەست ئەکەوت بەبێ قوربانیدانی دەمێت باز لە ڕۆڵی مامۆستا ئیبراهیم ئەحمەد بکەین لە سەردەمی پاشایەتیدا کە ئەم سەرۆکی پارتێکی گەورە دەبێت ئەو ڕۆڵی چی بووە چۆن توانێت دیکە خزمەت بە دۆزی کورد بکات مامۆستا ئیبراهیم ئەم خەباتە گرنگەی هەبووە ینی مامۆستا ئیبراهیم ئەحمەد لە سەرڕای ئەوەی کە بڵێن محامی بووە بە پێش ئەوەی کەوا وەکو حرەکە مسلحەکە لایەنە چەکداریەکە تێکەڵی پارتی بێ سەرۆکی پارتی بووە و سەرنووسەری ڕۆژنامەی خەبات بووە و خاوەنی ئیمتیازیش بووە هەر لەو ڕۆژنامە دوو بابەتی زۆر گرنگی نووسیوە یەکێکیان
لەسەر کورد و مادەی 2 دەستور ئێکشیان لەسەر کورد و مادەی 3 دەستور هەر مەقالەکان بە عەربی وان نووسرا الکورد والمادة الثانية من الدستور الكورد والمادة الثالثة من الدستور زۆر گرنگ بوو ئەم دوو بابەت لێرە مناقەشەیەکی دەستوری و قانونی ئەکا کە دەستوری عێراق دانراوە ئەڵێ لەم دەستورە کاتێک کە باسی ئەوە ئەکرێت کە عەرەب کە عێراق بەشێکە لە نەتەوەی عەرەب لە ئومەی عەرەبی ئەڵێ ئەمە غەڵەتێکی منطقیە و غەڵەتێکی قانونیە بەرامبەر بە عێراق ئەکرێت چونکە ڕاستە عەرەبی عێراقی بەشێکە لە ئومەی عەرەبی بەڵام کوردێک هەیە کە بە درێژایی مێژوو بەشێک نەبووە لە عێراق پێشتر لە زمانی دەوڵەتی عەباسی و ئومەیی پێی وترا وڵایەتی شارەزور دواتر لە سەردەمی عوسمانەکانە پێی وتراوە وڵایەتی مووسڵ بەڵام ئێستا ئێمە بە حکمی هەرسی دەوڵەتی عوسمانی و بۆ ئەو دابشکاری کە لە ناوچەکە کرابوون بە بەشێک لە عێراق نابێ بمانکەن بە بەشێک لە نەتەوەی عەرەب بۆ ئاگاداری جەناب ئەم مناقەشەی لە 2005 ڕوویدایەوە لە بەغا کە جەنابی مام جەلال لەوێ بوو کە ئەویش هەمان شەڕی کردەوە وتی عەرەبی عێراق بەشێکە لە ئومەی عەرەبی بەڵام ئێمەی کورد بەشێک نین لە ئومەی عەرەبی حتا مامۆستا ئیبراهیم محمەد لەسەرمە محکەمە کرا لە محکەمەکە وتی بەڵێ ئێمە رازین ئێوە زۆرینن برا گەورەمان بن بەڵام رازی نین ئێمە بەشێک بین لە ئێوە ئێمە بەشێک نین ڕەگ و ڕیشەمان جیایە زمانمان جیایە کەلتورمان جیایە بەڵ ڕاستە ئێمە ئاینێک یەکۆم ئەمان بەستێتەوە بەڵام بەشێک نین لە عالەمی عەرەبی دواتر لەسەر مادەی 3 قسەی کرد مادەی 3 دەستورەکە کە باس لەوە ئەکا کە عێراق پێ کاتووە لە کورد و عەرەب و کە ئەم دەستورە پارێزگاری لە مافی نەتەوەییان ئەکات لە حقوقی نەتەوەیانەکە لەم بەقالەی دووهەمە زۆر ستایشی دەستورەکەی کرد کە ئەمە دەستورێکی چاکە بەڵام نابێت ئەگەر ئەم دەستورە مۆقەت بوو نابێت ئەگەر دەستوری دائیم دانرا بۆ عێراق ئەو مادەیەتیا بێ کە ئێمە بەشێکین لە ئومەی عەرەبی بەهۆی ئەمەوە محکەمە کرا ئەڵبەتە محکەمە کرا کە ئایا ئەم بابەتەی مامۆستا ئیبراهیم محمەد بابەتی کە ڕق دروستەکە و ئینفیسالیت دروستەکە خۆشبەختانەیە مامۆستا خەبیری دانرا یعنی کە جوابی پرسیار مناقەشەیەکی زۆر کرا لە محکەمەکە لەگەڵ مامۆستا ئیبراهیم محمەد وتیان تۆ چۆن ئەم بابەتە نووسیوە لە کاتێکە حیزب هەیە وتی من خۆم سەرۆکی حیزبەکەم وتی ئەگەر تۆ سەرۆکی حیزبەکەت بەیان بۆ دەرناکەن لەسەری وتی آخر من تەخویلی ئەنجومەنی سەرکردایەتیم وەرگرتووە کە هەموو سەروتارێکی ئەم ڕۆژنامەی خەباتە تعبیرە لە ڕێی پارتی ئەجا دواتر کە محکەمە کرا خۆشبەختانە مامۆستا مەسعود محەممەد و مستەفا جەواد و ئەمانە دانرا بە خەبیر ئایا ئەم بابەتەی مامۆستا ئیبراهیم محمەد بابەتێکە ڕق و کینە و دووبەرکی لە ناو خەڵکی شعبی عێراقیە دروست ئەکات و بابەتێکە بۆ ئینفیسالیت خۆشبەختانە ئەوان راپۆرتی خۆیان پێشکەشی دادگا کرد کە ئەمە بە هیچ شێوەیەک کێشە دروست ناکات و ڕق و کینە بڵاو ناکاتەوە لە ناو گەلانی عێراق. کاک بوار بەڕێستان بەناو بابەتەکانی مامۆستا ئیبراهیم ئەحمەد زۆر ڕۆچوونە زۆر لە کۆڵینەوە زۆر بەدەداتون تەمە بابەتەکانی کردووە جا مامۆستا ئیبراهیم ئەحمەد لە زۆربەی خەباتە سیاسەکاندا لەگەڵ مام جەلالدا بووە ئەمانە تا چەندە کاریگەریان لەسەر ئەو سیاست هەبووە کە مام جەلال لە مای حکومڕانیدا لە ماوەی دەسەڵاتداریتی خۆیدا کردوێتی لەسەر بنەمای پرسیارەکەن من پێم وایە هەواڵ مام جەلال یا ڕەحمەتی مام جەلال تاڵەبانی بەیەکێک لە خوێندکار و قوتابیە بلیمەت و زیرەکەەکانی مامۆستا ئیبراهیم محمەد دانرێ چونکە بتێونێتەوێ وەکو تەمەنیش بێ مامۆستا ئیبراهیم محمەد لە پێش ئەوەیە کاتێک مام جەلال یێتە ناو بازنەی سیاسەتەوە مامۆستا ئیبراهیم محمەد سەرکردەی سیاسەتە لەبەرەوە من پێم وایە یەکێکە لە خوێندکار و تەلەبە زیرەکەەکانی ئیتر بەنسبەت ئەم دۆسیانەوە کە کاک حەبیب باسی کردی ئەمە لەم پرۆژەیەمانە ئیشمان لەسەر ئەم بوارانی دادگای مامۆستا ئیبراهیم محمەد کردووە خەباتی مەدەنی مامۆستا ئیبراهیم محمەد وەکو باسم کرد لە 1937 کتێبی کورد و عەرەب دوای ئێوە لە پەیڕۆ و پرۆگرامی پارتی دیموکراتی کوردستانیشە بەرنامەسازی بووە کات بۆ یەکێتی قوتابیان بۆ یەکێتی ئافرەتان ئەنجە دوایەوە لە 1954 خۆی هەڵبژێرێ بۆ ئەندامی ئەنجومەنی بڵین پەرلەمانی عێراقی سەردەمی پاشایەتی لەوێش کارنامەیەکمان دەست کەوتووە کە کارنامەی خۆکاندیدکردنەکەی لەگەڵ شێخ معروف بەرزنجی شەهیدە بەڕاستی ئەو کارنامەیە بۆ خۆی یعنی کتێبێک هەڵەگرێکە لەسەری بنووسی 12 خاڵی تایە کە لەو کاتەیە لە 1954
ئەمە دید و بۆچوون و تێڕوانینی ئەوان بۆ خزمەتکردنی کۆمەڵگەی کوردی ئەنج دوای ئەوە و بابەتی کە حەبیب باسی کرد مەسلەی مادەی دووەمی دەستور و سێمی دەستور لە هەمان کاتا لە دوای دامەزراندنی کۆماری عێراق سەردەمی عەبدولکەریم قاسمە دیسان هەوڵێکی تری شۆڤێنیەکان دەست پێکاتەوە لە ڕۆژنامەکانی ئەو سەردەمەی عێراقدا بە تایبەت سەورە کۆمەڵێک وتارە نووسرێ لە دژی کورد لەو کاتای مامۆستا ئیبراهیم ئەحمەدیەتە دەنگ و ئەم وتارانە ئەنووسێ دووسێ وتارە نووسێ کە کاک حەبیب زۆر جوانشی کردەوە ڕۆنی کردەوە ئیتر لەسەر ئەمە جاریش کە دادگای یەکرێ ئەمانەمان هەر هەمووی بە دۆکۆمنت ئامادە کردووە و لەسەر سێ کەیسی پارێزەری مامۆستا ئیبراهیم ئەحمەدیشمان لە ئێستای ئامادە کردووە. کتێبی ئیبراهیم ئەحمەد لە چەند نووسراوێکی دادگادا تازەترین کتێبی بەڕێستانە یەکێک لە تەوەرەکانتان باز ناوە دەست وەشاندن. ئەمە دەست وەشاندنە چیە؟ ئەم ناوە بۆچی؟ دەست وەشاندنە بەڕاستی خەڵکمان لەم شەیە وەرگرت کە ڕۆژنامەی ژین بەکاری هێناوە لەو کەیسەی کە باس کرا کە ئەو ژنەی کە هیچ پارێزەرێک نەیوێرا بچێتە ناو ببێ بە پارێزەری و مامۆستا ئیبراهیم ئەحمەد بۆ بە پارێزەری و وەکو خۆی ئەڵێ چەند جار گەفیان بۆ ناردووم ینی هەڕەشەیان بۆ ناردوو وازی نێناوە شەوی 20 لە سەر 22 12 1953 لە ساڵبونکەران کە ماڵێنە ساڵبونکەران بووە کە لەگەڵ ڕەحمەتی عومەر دەبابایە بەیەکەوە ڕۆنەوە و لەو شوێنی کە جیا ئەبنەوە ئێتە تەقە لە مامۆستا ئیبراهیم ئەحمەد دەکرێت بەڕاستی ئەمەش دەنگۆیەکی زۆری لێیەکەوێتەوە خۆپیشاندانی لێکەوێتەوە ناڕزایی خەڵکی لێیەکەوێتەوە کە بەشێک لەمانەمان دەستکەوتۆ بەڕاستی خوێندکارانی کورد لە کۆلیژی حقوقی بەغا ناڕزاییان دەربڕیەوە دانیشتوانی پارێزەرەکانی سلێمانی کە ناوەکانیان هەمووی نووسراوە ناڕزاییان دەربڕیەوە قەڵازێ کۆمەڵێک 51 کەس ئیمزایان واژووی خۆیان ناردوو بۆ ڕۆژنامەکە کە دژی ئەم دەزرێژیان لە حەڵەبجەوە بە هامانچێوە دوایەوە کاک حەبیب باسی کرد کە وەزیری ناوخۆی عێراقێتە سەرخەت و بۆ ئەوی کە بکوژەکە دەستگیر بکرێ و ئەمە ئیتر ئەم وشەیە ڕۆژنامەی ژین بەکاری هێناوە هەر لە ینی وشەکە وشەیەکی بەڕاستی زۆر پڕ بە پێستی سەرنجڕاکێشە بەڵێ ئێمەش تەوەرەکەمان بەو تەوەرەیە ناوناوە. زۆر سپاس بۆ زۆر بەڕێز بوار نورەدین لەگەڵ زۆر بەڕێز حەبیب محەممەد سپاس بۆ ئێوە سپاس بۆ ئامادەبوونتان دیارە قسەکردن لەسەر ویستەکانی مامۆستا ئیبراهیم ئەحمەد لە هەر ڕێکۆ باسێکی بەڕاستی کتێبێک هەڵەگرێت لەبەر کاتی بەرنامەکە ئێمە ئەتوانین هەر ئەمەندە کاتی بێنە سپاس بۆ ئێوە سپاس بۆ ئامادەبوونتان زۆر بەخێر بن.